مرن ئیشێ بکەن ئەمە ئیشە ناکەین چخارەی دەخۆن ئاتاری پۆبجی دەکەن غروری شتێکی زۆر خراپە غروری مارد وێران دەکات لێک ڕاتێربی غرور دەکات ئینسانی غرور دەکات ڕۆژانە ینی ئەتوبای 5 نەفەر دێ بای 10 نەفەری حازر دەکات ئەو تشتە لە ماریمەنیە ئەو تشتە لە شێوازی مەژنی ئەمە شێوازی مە کوردەواریە هەموو جارێ بە خێزانم کەمی لێنێ نان نەبووم لەخم نان ئاوی لەخم هەموو جار پێم کەمی لێنێ بەس نەبێتەوە خەسار نەبێت قسەیەک تێ لەسەر غروری بە قورئان دەگەڕێتەوە سیرەی ڕۆم ئێستا جاران خزمەتی هەبوو برادەراتی هەبوو خەرک مەغرور نەبوو بەس ئێستا ملەتی مەبەترانە کابرا دەبینی مندارەکانی لە مارێدانایە مامۆستایە یان دەبینی فەرمانبەرە خەتیان و دانێ پۆبجی دەکەن جونێ و دەدەن دەرێ ئەو زەمە خواردنەی ناخۆین کابرا شەیە لە مارێ فەقیرە نان نێ بخواتن باشە لەو جەمە خواردنەی ناخۆن خواردنەکە ناخورێ خواردنەکە دەخورێتن ئێستا یەکێکی من ئەم بە تەماتەڕوونی شکرم شکرانەی خوای گەورە دەکەم بەس کابرا مەخرورە ئیش کارەشی ناکاتن کابراچی من ئەمباری دەکەم لەو شارەی ڕۆژانە مەمنونی خوای گەورەمە 7,000 کەم منداڵ ئێستا چیان دەبێتن واللهی منداڵ ئێستا هەمووی بەترانن ئارێ وەڵا نان ئیش کاری بکەن و دەرێن کە سابەر نییە و کاکە دەرم وەرە ئەمباری بکە دەرەوەڵام ئەمباری ناکەم ئەویشە بە من ناکرێتن ئێلو ئیشت پێ ناکرێتن تەماشا قیافەشی دەکەم ماشەڵڵا قیافەشی ئێستا ئیشێ بکە لە سبەن تا وارە دنیای دەخواتن ئەو بەتڕانن لە دەوروبەری جەنابەت هەن با قورئان زۆرن ئارێ وەڵا ئێستا لە منتقەی خۆمان لە دەیەکەی خۆمان زۆر جارم پێیان دەرم وەرن ئیشێ بکەن ئەمە ئیشە ناکەین چخارەی دەخۆن ئاتاری پۆبجی دەکەن معنی شەوان نێرگەلەی دادەنێن باشە چێوەی کردووە منداڵانە وها بەتڕان و غرور بن دەگەڕێتەوە سە داک و بابی ئەگە داک و باب لای ئەولادی گرت ئەو ئەولادە مەغرور دەبیتن بەس ئەگە بابەکە ئەولادەکەی ناردە دەرێ نارێکە سابەت داکەکە کۆتی لۆ دەکەی ئەوها دەکەی و ئەو بابە هیچی لەدەست نییە دەگەڕێتەوە سە داک و با باشە باس کردوتت بە تەماتە و ڕوونەکی قانەعم و دەیخۆم هیچ جاری وا هەبووە لە ماڵەوە خواردنەکیان حازر کردبیتە هەرا بتگوت بێ خواردنەی ناخۆم نا لە ژیانم هەرام نەکردیا هەرچیان هی نابیتە پێشم لەسە خواردنی خواردیدم هەرای ناکەم لە ژیانم لەسە خواردنی ئەمە شکرم بە بەشخوای گەورە قەنەعەتم هەیە ڕۆژانە چەند هەیە بەخوای ڕۆژ هەیە 7,000 نیارە ڕۆژ بێ دەیە ڕۆژ بێ هیچم نییە بەس من هەر شکرم درم خۆشە درم لەو خۆشە قەنەعەتم هەیە مەغرور نیمە بەشەوانەی کە پارەکی زۆریان هەیە لەبەر چ دنیان خۆش نییە بە قورئان شخص لۆ شخصی دەگۆڕە هەیە پارە زۆرە وازوازە معنی شەوان لەبە دەورەمەندەکەی لە ترسی خۆی خەوی لێ ناکەیتن معنی هە پارە دەژمێری دەبینی جاری وا هەیە حیمایەش گرتی هەر ئاسوودە نییە چی وای کردووە جەنابەت بە 7,000 کرێکاریەوە ئەوەندە دڵت خۆش بیت و غرور نەبی و قەنەعەتت بە پارەکەت هەبی ئەمن قەنەعەتم بە ڕزقەکەی هەیە معادەریش درم خۆشە ئارێ وەڵا بە ژیانە شکرم الحەمدولله نیعمەتی خوای گەورەیە باشە ئێمە بۆ ئەوەندە زوو غرور دەبین بەخوای کاکە خەڵکەکەی ئێمە ئێستاکانە بەعام ینی وەیلی هاتووە ینی ئێستاکانە بەنسبەت خەڵکی ئێستاکانە ینی بە بەشی خۆی شکر نییە بە بەشی خۆی شکر نییە پێشان وە نەبوو پێشان خەڵک ینی نانی ئەو ڕۆی هەبایە لۆ بەیان دەگوت خوا کەریمە ئێستاکانە خەڵک تەمەشای خوار خۆی ناکە هەمووی تەمەشای سەڵەوەی خۆی دەکات بۆی خوا کەریمیشە بەتاکید ناڵێ خوا کەریمیشە هەمووی تەمەشای سەرەوەی خۆی دەکات لێ هیچی بە بەشەکەی خۆی شکر نییە باشە هۆکارەکە چییە ئەوەندە زوو غرور دەبین لە بیرمانکردنەوەتەکان لە بیرمان کرد بێپارەی بێنانی هۆکارەکەی ئەوەیە ئێستاکانە خەرک دەزانین چێ وەسائل زۆر بووە ینی ئێستاکانە تو تەمەشای دراوسەیەکە و خزمەکەی خۆی دەکات تەمەشای هاوڕێیەکەی خۆی دەکات هیچی ینی ئەبە بەشەی پێشتر کە هەی بووە تێدا شکر نییە هەمووی تەمەشای سەڵەوەی خۆی دەکات هێستا ئێستاکانە هەمومان بەقەدەر باب و باپیری پێشانی قەدیمی خۆمان هەیە هەر یەک تاکە شەخص بەس کەس ئەبە بەشەی ئێستاکانە شکر نییە هەمووی هەوڵی دەورەمەندی دەدا ئەوەیەش ئەوەیە مشکلەکە هیچمان نایگەینێ شوکارەکە چێ نایگەینی نایگەینی ئەوەیە ئێستاکانە با پێدرم ئەو خەڵکەی ینی بەس مشغولی بەڕاستی ینی هیلاکەتی دوای ژیانە ینی هیچی ئەوە نیە ئێستاکانە ئەبۆ بەشەی خۆی شکر بیتن هەمووی هەوڵی دەورەمەندی دەداتن بەڕاستی جەنابەت پێشەوەی بێەوە بازاڕە چەندت لەو پارانە هەبوو یەکەمین جارکە دەستت پێ کرد بەنسبەت خۆم نا بەنسبەت باب و باپیرمان هیچمان ئەوەی ئێستاکانە کە دەبینین هەر نەمان بووە
هەر نەمان بووە. باشە ئێستا جەنابەت کا بۆ نمونە خاوەنی کەسابەتێکی ڕەنگە پارەیەکی حەڵاڵی تێدا پەیدا بکەی ئەو پارە حەڵاڵی کە لە کەسابەت بەدەستت دەکەوێت هی ئەوەیە کە غڕورت بکات. وەڵی بەشەر نابی بە هەبوونی بە نەبوونی بە هیچ شێوە ینی ئەوەی خوای گەورە پێی دەدا بە هیچ شێوەیەک ناشکربی لەسەری ینی غروری پێی غروری شتێکی زۆر زۆر خراپە غروری مارد وێران دەکات غروری بەڕاستی وێرانت دەکات نابی هەموو کات دەبی ئەتوو ینی شکرانەی خوای لەسەر بکەی نابی ئەوە شێوەیە ئەتوو بۆی کە خوای گەورە پێدەدا یان بۆی کە لێ دەسینتەوە ئەتوو ناشکربی. جاران جەژن و جەژن گۆشتمان دەخوارد بەڵام ئێستا دەبینین ئەمە مریشکە لەناو تەنەکەی زەبڵ فڕێدراوە ئینسان بۆوە غرور بووە. وڵای ئینسان لەبەرچەوە غرور بووە لە تێریانە زیاتر ئێستاکە ئەلحەمدوللا ژیانێک خۆشیان هاتە پێشی بێماندی بوونە و پارێکی بێماندی بوون پیا دەکەن و لەبەرەوەی غرور بوونە. باشە ژیانی خۆش و تێربوونیەوەیە کە ئینسانی غرور بکات. وڵی لێک ڕاتێربی غرور دەکات ئینسانی غرور دەکات بە سەبر بە مەرحەلە مەرحەلە بیگێ جێک غرور نابی طبعا. باشە بۆ نمونە ئێستا و جەنابەت کارەی ئەم جەنابم پەیمانگەی هونەر جوانەکان تەواو کردە کاری لەزگە و شتواش دەکەم دانە مەزراوی. باشە ئێستا کە بۆ نمونە و کەسابەتە دەکەی لە بازار ڕەنگە خاوەنی ئەو داهاتەی کە ڕۆژانە بەدەست دەکەوی تەنها ئەوەت هەبێت بۆ نمونە پاشی ساڵێکی تر بووی بە خاوەنی پارێکی زۆر ئەو پانتۆڵە پیسەی کەی کەسابەتە و شانازیە کە کەسابەتی پێ دەکەین هەمومان هی ئەوەیە کە ئەو ڕۆژە لەبیر بکەی. نەخێر نەخێر قەت یانی لەبیر ناکرێ ڕۆژان. بۆ کەسی وایە لەبیری دەکات. وڵای کەسوە هەیە یعنی بەبێ ماندیبوون پیا دەکات ئەگە بە ماندیبوون پیاکەی قەت لەبیر ناکرێت بێگومان. قسێک تێ لەسەر کەسانی غرور چیان پێ دەڵی؟ وڵی خوا هیدایەتیان بدا ئینشاڵڵا چا دەبن ئینشاڵڵا واز لە مەغڕوور دێنن و واز لە کەپ و بڵندی بین و کە بزان لە چه ئاستەشی هاتنێ چه ئاستەچی و خەڵک ئێستا بۆوا غرور بووە. وڵا بە خۆت دەزانانی ئیمکانیەت ئێستا بەحام باشە ڕاستە فەقیر هەیە بە سەتا لەوانێ 120 115 ئەویدی بەحام ئیمکانێتی باشە ڕۆژانە ینی ئەتوبای 5 نەفەر دێ بای 10 نەفەری حازر دەکەی لە هەموو مارەکی ژوێ نەکو هەر مارەک و دوومار. کارەکەی چییە؟ وڵی برێم هۆکارەکەی چیان کە ئێستا من زۆر باز دەکەم دەرێم ئێرانیەکان وەکومەنینە ئێرانیەکان چەندی دەخۆن ئەوەندەی حازر دەکەن زیاتر حازر ناکەن ئەوەی هەمووی دەوی فڕە بدرێتن جەمی دووەم ناخورێتەوە نایخۆن ئەبەدەن ئینشاڵڵا خەڵکەکە ساڵی نەوەتەکان جێژنە و جێژنە خەڵک گۆشتی دەخوارد بەڵام ئێستا ماڵی وا هەیە گۆشت دەداتە مریشکەکانی کە دەمینێتەوە مریشی ڕاگرتیە گۆشتی دەداتێ نە بە تاکید وێ ساری نەوەتەکان ئەمە لێروکانە بووین ئەمن دەزانم خەڵکێک لە چە عەزابەچیدا بوو وەڵڵا برنج هەمووی تێک چوو بوو دەیکڕی دەیخوارد هەر شتێکی ئەکسپایر بە ئەکسپایر ئاسڵە هەنەبوو هەمووی دەخورا دەڕۆی جێ ئێستاکەوانیە کاک ئێستاکەوانیە وەڵڵایە هەمووی ئاخر دەرەجە تەکەبور لە خۆبایی بێ ئیساب ئێستا ئەکسپایر ڕەنگە زۆر زۆرە بەڵام ئەو خواردنانێکی ئەکسپایریش نییە ناخورێن و فڕە دەدرێن مۆزۆ ئەکسپایر و نا ئەکسپایر نییە ئیمکانیەتەکە بەحام باش بەحام باشە ئیمکانیت باش بی ئینسان دەبی غرور بی ئەخە غروریەکە لێرەوە دەستی پێ کردێ بزانە کاورە لە ماری نانی حازر کردن ناخواتن بۆ بڕۆ گەنجەکانمان یەکی لە ماری نان دەخوا هێشی ناخواتن سعات 12 شەوێ یەک شەوێ دەستە ئیسکان دەستا بە دلیڤەری داوا دەکەن لۆ مارێ دێتن هەمووی منداڵەکانی تۆهانە وەڵام منداری من یەکەشیان وێ ئارێوەڵە یەکەشیان زارەوەیە نان لە ماری حازرە نایخواتن سلفەکی لە سیارەت دەدەشی لێوێ نانی دەخوا دێت نانی دەرێ دەخواتن باشە جەنابەت وەکو باوچێک پێت نەگوتووە کوڕم ئێمە بەو ڕۆژە ڕەشە پارەمان پەیدا کردی سەدان جار پێم گوتی دەرێ حەزم لێ لەگە برادران دەچم ئەوەیە هەندە شتێ ناتوانێت تو زەخت بکەیت لەبەرەوەیەوە گەنجە ینی تازە پێڕادەگەت لەوانەیە زۆر زەختی لێ بکەم برێ لە بە پارێت یان لە باوی هەرچیان هی نابیتە پێشم لەسەر خواردنی خواردین سعات 12 شەوێ یەک شەوێ دەستە ئیسکان دەستا بە دلیڤەری داوا دەکەن لۆ مارێ دێت بەدەستە خۆتە برای گەورم ئێستا لە ماریمە با سعات 12 نەفەر بیستە دەرێ نانی بخوا 11 ئەو شتە نییە ئۆ پۆبجە هەمویان هار کرد خاپە بەغەسەڵی دەشوە
نانامێر دەکەی لۆی دەکرێت بەس مندارەکە ئێستا مندار ئەوەی لە باوشی بابیتی ئەوەی لە باوشی داچینیە ئەمە برنجە لە ساڵی 90ەکان خەڵک دینارێکی نەبوو چیلۆیە برنج نزیکەی 200-300 دینار بوو وە کەس پێی نەدەکڕا ئەگەر ئەو ڕۆژە برنج هەبوایە جێژ نەبوو هەرێ و خەڵکە بۆ هەزوو گۆڕا ئینسان لە ئێستادا بۆ غرور بووە غرورەکەی دەکرێت سەر ئەوەی یەکەم تشت غرورەکەی لە ناو ناقی ئیمانی زعیفەوە یەک دوم تشتژە منە لێرەوە پێ دەرم بۆ خودایی ئەو کەسەی غرور دەبی کە پێشتر هیچی نەبووە ئێستا هەیتی پێی غرور بووە بۆ خودای ئەو مستەخۆرەیە ئەو چاوت قەپات دەکە یەک مستەخۆرە دەمری بەجێ دێری والله یەک مستەخۆرە هەموو دەورەمەندەک ئەوجا لێرەوە پێیان دەرم لە ڕووی ئەو کامیلێنگووە دەستی ئەو فەقیر و ژارەی بگری خودای گەورە لێن دەرە دەستی دەگری بەڵام ئەگەر بێت و غرور بی لەو دنیای بۆ خودای لەو دنیاش غرور دەبی وەڵاسی دنیا و قیامەتی دەچی لە دنیا لای غروری دەخوا ناخوا لەولا لێ پێ دەرم لێش خوای گەورە ڕسوای دەکا والله خوای گەورە ڕسوای دەکا لێن دەرێ لێ ئەوزاگەرە لێرە باش بوو دەستی هێژارێک و فەقیرێکی گرت خودای گەورە لێ دەستی دەگری بەزەکارە لێرە دەستی نەگرت بە خودای لێش دەستی ناژیرێ کابرا نەک دەستی هەژار ناگرێ دەستی ژن و منداڵەکەی خۆشی بەردەدا و لەبەرەوەی پارەی هەیە و دەیوەژنی دیکە بینیتن ئەخر ئەو پارەی ئیسپادەی لوینە بە خودای برام ئەو پارێ چی ئیسپادە لۆیە ئەم بە هەموو دنیای من بی وەشمار مندارەکەم تێر نەبوو فایدەی چییە وایە خوشک و برایەکەم تێر نەبوو داکو برام تێر نەکرد فایدەی چییە چاردەوەرەکەی خۆم درسۆزەکەم تێر نەکرد فایدەی چییە بە هەموو دنیای من بی هەموو جیانی من بی ئەڵڵا چ فایدەی هەیە دەبی ئەتوو بە خۆت بانگەوازی لۆم بکەیت کە من ئیسانێکی باشم ئەو پارەی باش کردمە بەزەگەرە تو بانگەواز لۆ من نەکرد کەواتە من هیچم نەکردیا ئینشاڵڵا خودای گەورەش قەت قەدەوامان لێ ناکە غرور بین بمانداتێ پێی غرور بین ئینشاڵڵا بۆ نوعی دەمانداتێ دەستی فەقیر و هەژار و چاردەوەرەکە خۆمانی پێ بگرین ئەو میلەتە نەبوونیەکە و ئاوارەی و دەربەدەری و نەوەتەکانی لەبیر کرد بە خودای هەموو لەبیر کرایە پشتێکە ئەوە برای گەورم خێزانداری بەڵێ منداڵت هەیە الحەمدولێ مندارمەیە منداڵەکانت هیچ جاریوە هەبووە ڕازی نەبوون بە نانەکەی کە داچیان حازری کردی و برێن نایخۆین ئەو تشتە لە ماری منیە ئەو تشتە لە شێوازی مەژنی ئەمە شێوازی مە کوردەواریە هەتا دەژمنم شێوازی مار کوردەواری هەر لەسەر دەستوری قەدیمە ئەوە چییە وای کردووە کە شتە لە مارینگۆ نەبی بە خودای ئەمە هەتا ئێستاکەش یعنی ئەفتانە سێ ڕۆژ چا ڕۆژەمە لە دەشتینە ناعینەوە بەبێ دەشتێ شێوازیم ئەوە پەیدا کردیا لە ماری مە ئێستاکەش زۆر جار یعنی هەفتەیەکە ڕۆژێک تەلەڤیزیۆنی پێکەین تەلەڤیزیۆنیشمە لە ماری هەتا ئێستا بەتەواوەتی نییە پێ ناکەین تێدەکەی هەیە باشە خەڵکی وا هەیە جاران لە گوندەکان یارمەتی پێشمەرگەی دەدا و دڵی ساف بوو مریشی لە بۆ سەردەبڕین و خواردنەکی باشی دەکرد بەڵام ئێستا هاتوۆتە شار غرور بووە و زمانی گوندی لەبیر کردی دەزانی ئەوە دەگرێتەوە سەر شێوازی ئەوە دەگرێتەوە سەر شێوازی وەی وەفانەما کە ئەتوو بەرامبەر من وەفاتە بوو یەک جار ئەمن 5,000 بەرامبەر تو وەفام دەبی بەس ئێستا گەڕایتەوە شەر شێوازەوە هەموو لە دوو عولی بەرچ خۆی دەدا وەفانەما کەی پڕ دەبی بە خودای هەتا قیامەتەیە پێم گوتی بیدایەتی یەک مستەخۆر پڕی دەکا خەلاص وڕاوە کۆتایی بێت یەک مستەخۆر پڕی دەکا لە دنیاش درم بە یەک تشتی خۆشامە دەزانین درم بەس خۆشە درم بەس بۆی خۆشە مردنەیە ئەگە بێت و مردن نەبا زۆر کەسەیە دەی خواردین فی سەبیلەوەی پارەیە لە خوای بەزیاد الحەمدوللا مەشەبوونی لە خوای بەزیاد هەیتمان لە بەرەوەی لۆ هەیتمان درمان دەورەمەدا دەست و چاومانەیە لاقمانە ئیشکار دەکەین محتاجی بەردەست کەس نییە بەس پارەت هەبی ئەگە پارەت هەبی دەبی خەرچی بخۆی نابی چتووە ئەوە هەر ئەوە بەس جایز نییە لە دینی ئیسلام ئەگە پارەت هەبوو دەبی چاردەوری خۆت ڕازیکە برای گەورم نەک چاردەوری خۆت ڕقل لێ بتووە ئێستا لەو بازارە زۆر دەورەمەندی تێدایە تێدەگەی زۆر دەورەمەندیە زۆر هەژاریش تێدایە ئەگەر 10,000 تێدابی 10,000ەکە هەفتانەی دوو ڕۆژ 10,000ەکە پێکەوە دەستنە سیعات بەڵام دەورەمەندەکان یەکیان پێکەوە ناستنە سیعات هەموو منافەسە یەکترینە فی سەبیلی پارەکەیە لەنا ئەو شێخەڵایی بەخوای وەرە بەدەست دۆتە دەبژێرم کەوا لەوە من دوکانش ئەو پرسیارەم لێ کردی وەڵامەکەت بە تەواوی نەدامەوە کە باسم کرد منداڵەکانت لە ماڵێ ئەگەر داچیان شتیان لە بۆ حازر بکە هیچ جاری وا هەبووە برێن نایخۆین گوتت لە ماڵی مەو شتانە نییە باسی ئەوە شت کرد گوتت لەبەرەوەی ئێمە هەتا ئێستا لەسەر بە تەبیعاتی کوردەواری دەژین باشە چی وای کردووە کە لە ماڵی ئینگۆ شتانە نەبیتن بە خودای ئەو شتانە دەگرێت و سەرداک و بابم ڕاستیخە ناوێ چیلی منە چیلی داک و بام ئەمە ئێستاش لە پێش چاوی بام پێم ئای بە سێ چاریش لە بەرکەم تێدەگەی هەڵاتێک باسی کردوتی شەوان ساعت 12 شەو کوڕەکەم سلفێک لە سیارەکە دەدا و دەڕواتە دەرەوە نان دەخوا باشترین نانیشی لە بۆ حازر دەکەین لە مادەدرێ ناخۆ بەخوای ئەوە دەگرێتەوە سەر شێوازی عایلەکەی بەدەستە خۆتە برای گەورم ئێستا لە ماریمە با ساعت 12 نەفەر بستە دەرێ نانی بخوا 11
ئەو تشتە نییە ئەگەر بچی لێ دەکەن بەخوای نەگەمون بابم ڕسوای دەکە ئەو تشتە نییە ئەمەنێتە ئێستا عروژم مندارم قەت پێتان دەرێ غرور مەبن بابم بەحسی غرورنی ناکە بام دەرێ بە چاوتان لە خەرچی نەبی چاوتان لە تشتی خەرچی نەبی ئەمن ئامادەمە ئەو سەرێ خۆم لە پێناوی بۆ ببەخشم منداری ئێستا لەوە غرور بوونە نەبوونیان لەبیر کردی ئارێ وڵە لە هاریە لە هاریە ئەرێ وڵە ینی هارن بۆیەوە غرورن پۆبجێ هەمویان هار کردیە باشە جاران لە ماڵەکی پارەنوانێک پارەنانەک و نانەکی ڕق هەبوو بەڵام ئێستا زبرەکان پڕە لە برنج و گۆشتی نەخوراو ئەرێ وڵە ئینسان بۆ وای لێ هاتووە لە غرولی سوانم کارەکەی چی ئێمە ڕابردووی خۆمان لەبیر کردەوە و هاز و غرور بووینە ئەمە لە بیرمان نەکردێ بەس ئەوکان زەنجینەکان لە بیریان کردیە وڵ ئەمە هەر ئەوین هەر فەقیرەکەینە ئەرێ وڵە هەشت نەفەر لە غورفەتی بووین ئێستا شەروەهانە ئێستاش لە غورفەچینە قەناعەتیشتان بۆ غورفەیە هەیە کە هەش کەسی تێ ئەوەندە پێم خۆشە ئەوەندە پێم خۆشە الحەمدولله منداڵەکانت هیچ غرور نینە ناوەڵە ئەگەر ئەو نانەی لە بۆیان حازر دەکەی ناڕێنەوە چێلێت ناو نایخۆی وڵە هەر چ بکەم نارێن الحەمدولله ئەرێ وڵە لە ساڵی نۆتەکان مستێک دەرمانچا 15 سەرخێزان لی دەخوارد بە تامەزرۆییەوە ماڵی وا هەبوو هەر نەی بوو لەبیرمە جلی کۆن و شوشەوات دەفرۆشرا بۆ نیو چارێک شەکر و نیو چارێک دەرمانچا بەڵام لە ئێستادا چای 10 نەفەر ڕۆژانە لە ناو جۆگەڵەی ماڵەکاندا دەڕژێندرێت و ناخورێ هەرگەرم ناکرێتەوە لە دین دوو لە دوێگەنا ئینسان مسلمان کو لە دین کو مەغرور دەبی نای مەغرور بیسان لە دین دوو لە دوێ مەغرورە ئەگە ئینسان مسلمان بی نای مەغرور بە هیچ شتێکی باشە موسڵمانەوە مەغروریشە یخە لە دین تێنەگەیشت نەخیر جاران ئێمە بە یەک کۆڵان چارێکێک شەکر نەبوو چارێکێک دەرمانچان نەبوو کە چایکی پێ بخۆین ئێستا لە کۆڵانەکان شەکر و دەرمانچا و برنج بە جۆگەکاندا دەڕوا و مەغروریە مەغرور لە دین تێنەگەیشتنی ئەگەنا فەقیری وایە ئەوەی لە باید دەڕێژی بدە فەقیرێکی لە من چادرەیە لەم زەمعەچکەتیە ئاوارەیە نان نیە بخوا هەم خێریش دەگاتێ هەم گوناحیشی لۆ نانووس غرورەکان ئەو شتەی دەزانن ئەگە بیزیان بۆ ناکە نەخیر ئەگە کاکە بزانی وە ناکە خەڵکی ئەوەی هەموو لە بیچون هاتەکان شەکر بە 4,000 بوو فەردە ئاری بە 800 دینار ئەسلی بوو خەڵکی ئەوەی هەموو لە بیچوو بە خۆم بە بیرم دێ هەلومێت عمرەوەندە گەورۆژن نان زۆمان گەرم و زۆمان تێکەتەکە دەما خوارد زۆر مەمنوش بوون کە بەدەستمان بکەوی بۆ هەتان بوو هەبوو هەر ئەوەشی نەبوو بەڵێ وای بەتاکید ئەرێ وەڵڵاه ئەوەشی نەبوو بە بیرم دێ لە دوو دەڕاستەی دەگەڕان گوڵە زۆ گەرمی خردەکردەوە لەو دەڕاستەی ئەوی ینی دەپەڕی لە دەڕاستەی هەیان لەگەتۆ دەیان خوارد ئێستا باشترین ئارت هەیە کەچی بە خۆشی نانەکەی دروست ناکات و لە دەرێ دەیکڕیتن ئێستا وەلی هاتە ژنەکان ناژی ناکەن ئەمن بە بیرم دێ پرکم خدا عەفویکە لە بیرێ بیرمان نەبوو ئاوی دەهینا نانشی دەکرد پێش و ڕۆژتەراتی دەچۆ پەرێزش پێش و ڕۆژتەراتی ئێستا ژنێ لە هیچ ناکە قاپە بەغەستاڵی دەشوە نانامێردەکە لۆی دەکرێت بەس مندارەکە ئێستا مندار ئەوەی لە باوشێ بابیتی ئەوەی لە باوشێ داچی نییە من عەزەکەم بیسە پێشم بە بیرم دێ لەمە دیتێکی مندار بەهات بە باوشێ بابی ئەم هەموو گەمەی پێ دەکرد هەموو شیان پێ دەکرد ئێستا مندار زیات لە باوشێ بابیتی نەکداچی خەتاکەی چێیە خۆمە خەتا لە خۆمانە دین بەجێ بەجێناکە ئەگە دین ئەمن چم لەسەر جێبەجێکەم خێزان چی لەسەر جێبەجێکە لە تووشی مەغروری دەبین لە تووشی کێشە دەبین بەس هیچمان لە دین حالی نینە جێب دەبرات ئەمە لە ئاشتاویەک نەموسی ئیشم دەکرد خۆ ئاگادار لە سبەین هەتا هێوایەت سەمەتۆن ڕادەشێشە نەموس بە پێنج دینار ئەو کاتی خۆ ئاگادار ئێستا جێب دەبن خانیم هەیە شخەم هەیە دوکانم هەیە سیارم پارەم هەیە خۆ ئاگادار ئەو کات درم خۆشتر بوو سعات سار ئیشمان تەواو دەکرد ئاوی بەرمیلینی خەفتەمان پێ دەگرتەوە دەست چای خۆمان دەگۆڕی دەچین نەموسی لە دەواسە و لە شار عەلە بە ئەوانە پیاسەمان دەکرد هەتا نیوە شەو دەچینەوە هەمەدەژم نەبووی وەستا بووم هەمەدەژم بە پێنج دیناری زۆر ئێستا مرتاحتر بوو زۆر دیشم خۆشتر بوو جار بە دیمانگ نەداهاتینەوە ئێستا بۆ موڵکێکە خوا پێیداوی بۆ دڵت خۆش نییە بە خۆم مەشتاکرم لە بلازام هەیە خراپە خوازم ئامۆزام هەیە خراپە خەمیان لێ دەخۆم ئەگەر بە خۆم هیچ مشکلەم لێ من دارم لە الحەمدولله خێزانەکەم هیچ مشکلەم لە بەس ئینسان دەبی خەمی لە مسلمان ناجی خۆکو ئەدیسا کار ئامۆزاتە برازاتە جیرانتە لە مسلمان معنەیت ئەگە خەمی لەوان نەخۆی دەکەت مسلمان لە ماڵنگۆ خواردن گەرم دەکرێتەوە بەڵێ قەد من دژمن بەشت درێژێ زۆر مەسەیترم لەسەوەی بخۆم زۆر مەسام دێم هەموو جار دێنێ بە خێزانم کەمی لێنێ نان نەبوو ئەم لەخۆم نان ئاوی دەخۆم هەموو جار بدەم کەمی لێنێ بەس نەمیێتەوە خەسار نەبی
ئەمە خواردنی 5 کەسی 10 کەس دەی خوارد ئێستا خواردنی 15 کەسی 2 کەس نایخوارد ئەو مەغروریە نییە عالم هەموو لەبییت کەس ئەوی لەبیینەوە کەسدان نەبخوات زۆ نەبوو گەرم بوو خەرەوە هەم لەبییت ئەری والله چی بکەین تاوەکو ئێمە ئەو ڕۆژی ئێستا تێداینە دەبیلۆدیم بگەڕینەوە کارەکەی دوورکەوتنەوەی لە دینوال ئینسان دەکات غڕور بەتەکیید وەتە خوار قوڕان دەرێ خوا ئینسان پاری هەموو مەغرور دەبی ئاەت قوڕانەیە ئەن ڕاو استەغنا یعنی ئەوە دەبی مەغرور دەبی ئەگە داک و بابلای ئەولادی گرت ئەو ئەولادە مەغرور دەبیتن ئێرانیەکان چەندی دەخۆن ئەوەندەی ئازر دەکەن زیاتر ئازر ناکەن قدیم بەبێ ناکەم لە ماری منداڵان دەرێم سەمونشتی خەزار مەکەن کوڕمە گرانی دیتە 1 کیلۆ ئاز دەکردیان ناو زیخ وەمشت بوو بە 9 دیناری ئینشاڵڵا خودای گەورەش قەت قەدەوامە لێ ناکە غرور بین هەمووی تەمەشای سەرۆی خۆی دەکات لێ هیچی بە بەشەکەی خۆی شعور نییە دەپرسم ئینسان لە ئێستادا بۆ ئازوو غڕور دەبێت غرور دەبێتن کاکە پارە و سەربەتی زۆرە و ئەوەی سەودا سەرەوە تەماعی دنیایە و ماڵی دنیا پێش عالم مرتاحتر بوو هیچ نەبوو وشی ئەو عازێ گوتی لە دوو دەڕاستێ دەگران گەرممان کردەکەەوە مرتاحتر بوو بەخوا لێرە لە چوونە پیرزینی لە دوو دەڕاستی گەنمان کردەکە دوێواران لێمان دەکرد بەداری دەمان کرد ئەوماندادەنا سێرمان کۆمەلگایە ئەو کۆمەلگایە بۆ ئازوو ئەو ڕابردووی خۆی لەبێت دینەکەی زعیب بووە بەقڕان ئەوی لە دین تێبگاتن مەغرور نابێت خوا ئەو ڕوونانەشدا سبەنێشنا لێت دەستینتەوە خوای گەورە لێت داتێ تاقید دەکاتەوە هەیە بە غرور دەداتێ هەیە مەغرورە هەیە نابەت ڕۆژانە چەندیش دەکەی لێرە دیار نییە ئێستا ئەوڕۆ لە سبەنەوە عەفتەوە لێرەمە یەک بارم باکە بارەکە بایتم وەڵا بە 3 ساعت زیان ئەزە 5 زاریان داوێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان خوا پارەیەکی باشی پێدایی دەکرێت ئەو ڕۆژە لەبیر بکەیت کە لە بەیانیەوە دانیشتوی و یەک کرێت هەبووە ناوەڵە لەبێ ناکەم قەت منی قەدیم بەبێ ناکەم لە ماری منداڵان دەرێم سەمونشتی خەزار مەکەن کوڕمە گرانی دیتە 1 کیلۆ ئاز دەکردیان ناو زیخ وەمشت بوو بە 9 دیناری 1 کیلۆ شەکل بە 100 دیناری دەکردین بەخوای 4 پەرداغ بوو دەبیر مەکەن معادە گارەگایان دەکەم لێم کاکە سەمونی خەسار مەکەن شتی خەسار مەکەن خەساری دەکەن لێن جاروێ خەسار دەکەن ئەوەندەی لێنێن بخورێتن لۆ فرێدەن بدەنە یەکەشی باشترە باشە بۆ دەکەنەوانە وەڵا برێم نودا وەڵا معادر پێیان دەرێم ئەوها مەکەن خراپە دوای خوا لێت وەردەگرێتەوە غروری باش نییە بەخوای دەزانن خراپە ئەدیکو نازانن ئەگەر ئەی بۆ واز ناینن ئەی بۆ واز دە غروری ناینن وەڵا پێم گوت دنیای ئەوەیە ئینسان بە 2 دینار و بە پارەیەک و بە خانوێکی جوان غرور بێت وەڵا بەخوا پێش 3 مار پێکرابووین ئێمە 3 مار لە ستاقان پێکرابووین لێ خایندا بووین ئێستاش 3 غورفەخانەی مێ لە خۆی بەزادی مرتاع پێش ئێستا عالم لەگەداک و باوی ئێستا ناوێتەوە هەڵی ژنی نا یەکسەر خانێ بەکرێت دەگریان دەست لە یاشکە وایان منداڵەکانت هیچ کات گلەیان لە خواردنی داچیان هەبوو بۆ نمونە پێ بڵێن خواردن چی حەز دەرێەوە چێوە ئەو چی وەیە دەرێەوە چێت ئەو لێ نایە نازم داچیان چیان پێ دەرێت داشتە لێ کوڕم بخۆت ئەوەیە چیە ئەگەر نەی خوارد چی پێ دەرێن ناوارەزیت پارێدار لە فەی دەکڕین بە دلیڤەری داوا دەکا منداریە باشە منداری ئێستا چی دەبێتن لەبیری کردیە کە بابی بەو ڕۆژە ڕەشە و بەو نامەتیەوە بووە بە خاوەنی 2 دینار لەبیری کردیە ئەم لەبێ ناکەم فراموشی دێ مندار ئەو ڕۆژەی نایتمە بازارێ چیان پێراوی باش ئەو بەدا ئازاری ئەو باشترە پێشتر بابت پێی دەکرا لە بۆ تو بکڕی وەرەمە ببینم نا لە 86 با لە شەڕ عێراق و ئێرانی عەمرێ خوای کرد عەفویکە ئیشاءالله باشە جاران ئەگەر داواتان بکرد بە بابت پێڵاوە کرد لە بۆ بکڕی پارەی هەبوو بیکڕی زەحمەت نەبوو ناوەڵە پیاو هەبوو کەسابەتی نەبوو پارەی نەبوو ئیشی نەبوو ژنەکەی زێڕی خۆی لە بۆی دەفرۆشت و پێی دەگوت جێمە دێ لەگەڵی ڕادەوەستا و پشتی دەگرت پیاوەکە داهاتە بازار و بە زێڕی ژنەکەی کەسابەتە چی دەکرد و پارەی پەیدا دەکرد ئێستا هەمانەوە پیاوەیە کە بە پارەی ژنەکەی بووە بە خاوەنی ئیش و پارەیەکی زۆر کەچی بە ژنەکەی دەڵێ دەمەوێت ژن بێنم و تەلاقت بدەم والله ئەوە شتێکی غەڵەتە ئینسان نابی وهابی ئەو یعنی دەکا مەغرور بوو یان لۆ ئەوە زار بەو ئافرەتێک کە ڕازی بووی ها کە فەقیر بوو بە هەموو شتێکی ڕازی بووی ئێستا کە خوارد ئەگەر نانەشی دایێ نانەشی دای نابی ئینسان بەڕاستی مەغرور بیتی بۆ شتێک دەبینین ئێستا ڕۆژانە حاڵەتی وا دەبینین بۆ نمونە پیاوی وا هەیە کە لەبیری کردیە ڕۆژێک لە ڕۆژان ژنەکەی دەستی گرتیە سەهڕشەیەوەی لێ دەکا کە تەلاقی دەدا و ژنی دیکە دەینی چ قسێک تێ بۆ جۆرە پیاوانە کە ماڵی دنیا وای کردووە غرور بن واللهی خراپە شتێک خراپەوە شتێکی زۆر خراپە ئینسان نابی وهابیتن
قاخوا قسمتي مثلا افرت الشداء افرتك ريك بيك بيتنا مثلا او هي اتو ذبي قن على جو افرت بكي اجا فقيرش بيتن دبي اتو لقدي هو بي لو اوقاتي عيبو عيس عيبي نملو استعيبي هي منداڵەکە جەنابەت خێزانداری چەند منداڵتەیە؟ والله شش من دالم هي الحەمدوللا تەمەند درێژ بن ئینشاءالله. داشیان کە خواردنیان بۆ ئامادە دەکات گلەیان هەیە لە خواردنەکەی داشیان؟ والله طبعا اوان هيتن علي والله يعني قال مثلا عمل اللي قداش مثلا بخوارني رازي او بخوارني رازينيا نبي خوارنش كامل كان هو خرافه ئەگەر لە بەیان حاضر نەکات سەکەن. والله السكن دبي بالمسي لا والله بلام يعني اشتكى دبي الا لو انا امدك یعنی بکەنە هەرا و تووڕە بوون و ئەو شتانە بکەن. بخوادي بشتشان امدك ليتن اري والله باشە بۆ یعنی پێیان ناڵێن ئەرێ کاکە ئەمە ڕۆژێک لە ڕۆژان نان نەبوو بیخۆین. ئێستا و هەموو نیعمەتەکە خوا پێداوین و لە پێشمانە لۆ نایخۆن. بقران هم زار ودريم يعني زار انسان ساوار نو بخوا استا يشان دري دور مناخم يشان دري كفتي ناخم يشان دري نظم او ناخم حاجه يقنع اخوان نجي دوا دكات زواج شيء اخر درجه خلافه باجنيه زانا خلق خوارنش يا من ذاك مثلا اقع عائلك نفر دوازه 15 نفر بايا هم اللي سكس في الكود بوا انا كده خبك كل بيتنجي تيجي بلام استوانيا سي نفر سان نفر حاجه يقنع اخوان نجي دوا دكات بس الحمد لله امونينا اما اللي قداش بخواي او اخوك كده قسمت بيرازينا وڵام منداڵەکان وانینە. لا كان نا والله ونينا منداڵی ئێستا چی دەوێتن؟ والله سيدي لقى زلفك قرايش اي والله بەتڕانن؟ يعني والله بتراني ذاك عاجزيا ذاك مغروري هذيك انسان قال بقناعته خوارد بخوا مثلا خواي قالت شي كذا قسمت اجي نسك بالساوار بو ها هاش خواردنك بيتين انسان بيرازي بيدي بيتين لە تەمەنی منداڵی خۆم بەبیرم دێ شەوی وا هەبوو بەزجی برسیەوە دەنووسین نان نەبوو بیخۆین باری دارایی ئەو کات خراپ بوو بەبیر مەجارێکیان خواحافیز.